لەسەر وەختی شەڕی عێراقدا خۆسێ کۆسۆ کوژرا دوای 20 ساڵ لە تیرۆرکردنی ئەو ڕۆژنامەنووسە وەک چۆن لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا هەمیشە لە مانگی چواردا لەو بارەیەوە ناڕەزایی دەردەبڕن لە ئێستاشدا خێزان و هاوڕێ و هاوکارانی خۆسێ کۆسۆ لە دەرەوەی باڵوسخانی ئەمریکا لە مەدرید کۆبوونەتەوە بۆ ئەوەی بەردەوام بن لە داوای جێبەجێکردنی دادپەروەری. En estos 20 años la justicia española لەم 20 ساڵەدا دادپەروەری ئیسپانیا ئەو چەمکەی سنووردار کردووە کە بەلانی کەمەوە هەست بە پشتیوانی و دڵنوایی بکەیت. بەڵام ئەمڕۆ بەدەست دوو هەوڵی ئارشیڤکردنی کەیسەکەوە گیرمان خواردووە. بۆ یەکەم جار لە مێژوودا فەرمانی دەستگیرکردن کە لەلایەن دادوەرێکی ئیسپانیەوە دەرچووە لەلایەن ئینتەرپۆلەوە ڕەت دەکرێتەوە. no se aceptó por Interpol. لە کاتی لەشکرکێشیەکەی بەغدا لە ساڵی 2003دا تانکێکی ئەمریکی تۆپبارانی هۆتێلێکی تایبەت بە ڕۆژنامەگەری کردووە. بۆمبەکە بەر هوتێل فەڵەستین کەوتووە. کۆسۆ بە کامێرەکەی سەرقاڵی وێنەگرتن ڕووماڵکردن بووە. هاوکات ڕۆژنامەنووسی ئۆکرانی تارا سپۆرتسیۆک لە ئاژانسی هەواڵی ڕۆیتەرزی بەریتانی کاری کردووە و کوژران. لەسەروی هەموو شتێکەوە ئەوەی تۆ دەتەوێت ئەوەیە کە بزانیت کەسێک چۆن دادگای دەکرێت، چۆن دەتوانرێت بخرێتە ناو قەفەزەی تاوانباریەوە. ئێمە دەمانەوێت هەوڵێک بدەین بۆ ئەوەی سوپای ئەمریکا دادگای بکرێت. بەڵام لە ئێستادا هەردوو دادگای ئیسپانی و نۆدەوڵەتی پشتیان لە بنەماڵەی کۆسۆ کردووە لە کاتێکدا پەیامنێرانی بێسنوور ژماری ئەو ڕۆژنامەنووسانەی لە 20 ساڵی ڕابردوودا لە کاتی پیشەکانیاندا کوژراون بەرز کردەوە بۆ 1668 کەس. دوو دەی کوشندا بە تایبەتی بۆ ڕۆژنامەنووسان و ڕووماڵکردنی ڕووداوەکان تۆمارکراوە. Sabían que estábamos allí, que era ئەوان دەیانزانی ئێمە لەوەین ئەو شوێنەی کە ڕۆژنامەنووسانی تێدا دەمێننەوە بۆ هۆیەوە شوێنێکە کە یاسای نێودەوڵەتی پارێزراوە بەڕێکەوتنامەی ژنێف. جگەرەوەش شوێنێک بوو کە بە ناوی خۆیەوە بە زمانی ئینگلیزی بە تابلۆیەکی گەورە نووسرابوو. ئێمە هێلەکی گوڵینمان لەبەردا بوو لەسەری نووسرابوو ڕۆژنامەوان لەسەروی هەموو شتێکەوە هیچ شەڕێک لەو دەوروبەرەدا لە ئارادا نەبوو. بەپێی زانیاریەکانی نەتەوەی گرتوەکان لە هەشتی مانگی چواردا کە دەکاتە 20 ساڵ لەمەوبەر دوو موشەکی ئەمریکی ئۆفیسەکانی کەناڵی ئەلجەزیرەیان لە بەغدا پێکاو و بۆ هۆیەوە پەیامنێرە کوژرا و وێنەگرێکیش بریندار بووە. دوای ماوەیەکی کەم هێزەکانی ئەمریکا تەقان لە ئۆفیسی نزیکی تەلەڤیزۆنی ئەبوزەبی کرد و تانکێکی ئەمریکایی بۆمبارانی هۆتێل فەڵەستینی کرد کە بنکەیەکی ناسراوی میدیایی بیانیە و بۆ هۆیەوە دوو ڕۆژنامەوان کوژان و 3 ڕۆژنامەنووسیش بریندار بوون. تا ساڵی 2014 تا چاکسازی لە یاسای بنەڕەتی دەسەڵاتی دادوەریدا و لە چوارچەوەی ئەمەشدا ڕێساکانی بەڕێوەبردننی دەسەڵاتی دادوەری جیهانی ئیسپانیا ئۆتۆمبیلێکی تیژڕەو بوو لەو بارەیەوە ڕێسایەکی پێشەنجی هەبوو لە جیهاندا. لە ڕاستیدا زۆرێک لە تاوانەکان لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرا. ئەوان هیواخوازن دادگای نێودەوڵەتیەکان بە دوای ئەو دۆسیەدا بچن و یەک لای بکەنەوە. پارێزەرەکەی بنەماڵی کۆسۆ ئیدوارد گۆمێز دەژڵێت لێکۆڵینەوەکان داخراون و دۆسیەکە لە دەرەنجامی چاکسازیەکە ئەرشیف کراوە. ئەمەش بۆ مانایە کە ناچار بوون دۆسیەکە ببەنە دادگای نێودەوڵەتیەکان بە تایبەتی بۆ دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا کە لە ئێستادا چاو دەخشێنێتەوە بە دۆسیەکەدا و ئەوان چاوەڕێی وەڵامن. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.